خوش زۆر سپاس. عتا ساڵح بەهرەمەند هونەرمەند لە زۆرێک لە بوارەکانەوەی کێمای بینین گۆچان گسێک چیترمان لایە کاکاتە بڵێ خۆڵڕێژیشمان لایە مامسیانە ئامێری دروست کردو ئامێری مۆسیقی و کاری خۆی دەکات ئەمڕۆ بە جلوبەرگی کوردی شەواتۆ لە ڕۆژی جلوبەرگی کوردی دەوێت پەیامە جوانەکەی هونەر بدات بە بینەرەکانمان کاگاتا زۆر بەخێر بێ ڕێز و سڵام هەیە بۆ بینەران و بیسەران دەستخۆشی لە خۆتان و کاناڵەکەتان دەکەم کە ئەمە دووەم جارە منتان داوت کردووە بۆ کورسات شاید یەکەم ئالەتەکەی یەکەم جار هێنات چی بۆ ئەو ئامێریکە هێنات بەڵێ ئەویش هەر خۆڵڕێژ بوو یا بێڵاسن بوو هەر بۆ زۆر ئالەتانە هاتم بۆ ئێرە ئەمجارە تازت کردوە بەڵێ ئەنی یەک دوو گۆڕانکاری ترم تیا کردووە لەم کەرەسانەکە دروستم کردووە بۆ ئەوە شتێکی من جیاوازم دروست کردووە عشق و عەلاقەی خۆمە کە گۆڕانکاریەکی تیا بکەم لەم ئامێرانە. ئاری من ویستم ئەگەر پرسیارەکە لێ بنەچێتەوە لە کاک عەتا پرسیاری ئەوە بکەم ئەم ئامێرانە کە دروستی ئەەکەی لەگەڵ کەسێکی پسپۆر لە بوارەکە بۆ نمونە ئەوەی کە نەی ئەژەنێت لەگەڵ کەسانێکی وایە هیچ قسێکت کردو چون زۆر جوان درستت کردووە کەرەستەیەکی ڕۆژانەی سادت هێناوە کردوتە بالەتێکی مۆسیقی. بەڵێ نەوەڵام من خۆم هەر خۆم خانەوادەی ئێمە باوکم باڵەبان کارەکە شمشاڵە مامۆستایەوەیە برایەکم هەر باڵەبان ئەژەنێ ئەوە بۆ بەسەرچاوەیەک هونەر و موسیقی بۆ من کە بتوانم لەم ڕێگاوە هونەر ئیدامە بەم کە گۆڕانکاریە بکەم لەم کارانە. لە کێ هاتی کاعەتا بەڵێ من خەڵکی ڕۆژهەڵاتم دانیشتووی گوندی مەڵقەیم سەر بەشاری سەقز. زۆر بەخێر بێ لە سەقز هەتا ئێرە کاکەتا گۆچانەکە بگرەوە بەدەستەوە بە هاوکاران بتوانن پیشانی بن ئەمە لایەکی نەیبوو وانە بەڵێ ئەم تەرەفەی ئەمەی کە ئەیبینن باشە شوێنی گۆچان بۆ ڕێزگرتنیش لەو پیرانەیە کە دروستم کردووە بە گۆچانە ڕۆن باشە ئەمەی نەیە ئەمەشی هەر بە کەمانی پێژەنم کەمانەکە توانین تاقیکەنەوە بەڵێ لە خزمەتە لەگەڵ زەربەکە پێویستە بەڵێ باشە هاوکارانە مەگەر ئامادەن لەگەڵ زەربەکە با بچین کەمانەکەش تاقیکەینەوە ئەگەر ئامادەی ئێمە ئامادەین کاک ئاتاجان ئامادەی فەرمە
سپاس بۆ تۆ ئێستا تۆ ئەوە بجوانی بە ئەم گۆشانە ئەتوانی بژێنێت ئەگەر بۆ نمونە کەمانێکی ڕاستەقینە بێ هەروە توانی بژێنیت یان باشترین بەڵێ تهینەکانی تاڵەکان چی پێڵن ژەیەکانی هەموو یەکشتن یان تاڵەکانی یەکشتن ئەینا گۆڕانکاری لەوانیت سەوت هەمان کەمانە گۆڕانکاری شێوازەکەی کردووە هەمان تۆن ئەدا کاکاتا ینی هەمان تۆنی کەمانێک ئەیە یان جیاواز نۆڵار تۆنی کەمانەیە هەر تۆنی کەمان بەڵێ دقیق هەم تۆنی کەمانە باش هەیە بە کەرەستەی تریش هەر ئالەتە دروست کرد بە دالەتی موسیقی بەڵێ من بە فرماڵ کێمە بیاڵی پێڵین سازم دروست کردووە باغڵەمەی پێڵین ئێمە بە هەڵوە بە خۆڵڕێژی نێم دروست کردووە بە بێڵاسن کەمانم دروست کردووە کەمانچەم دروست کردووە ئەم شێوازانە هەمووی مامۆستاکەی خۆم بووم کە دروستم کردووە کەسێک نەبووە پێم بڵێ ئەوە کە تەواوی کارەکانی خۆم بووم گسکەکەشی هێناوە ئاری وڵا پێش گسکەکە بە هەرجارە لە گۆچانەکەی پرسیارتر کە ئەمە قامیشە بەڵێ بەڵێ قامیشە بەس بەشی سەرەوەیت کردو بە گۆچان وانە بەڵێ ئیتەوە یەکسەر ئەمەی قامیشیەکە زەلی پێڵێن ئەمەشی کردووە بە گۆچان ئەمە هەر خۆی گۆچان بوو بەڵێ بەڵێ گۆچان بۆ ئالەتێکی موسیقی باشە ناوەکەیت بە تاڵ کردت بە ئەمەش بۆ ئێمە باشە چەندین جار لێرە وتومانە ئەو کەلوپەلانی کە هەیە فڕی مێن دەتۆ لە باتی فڕی بەشتی تری بەڵێ بەڵێ ئەم کەلوپەلانە کە من ئامێرم پێ دروست کردووە هی کرێکارانە بۆ ڕێزگرتنیشە لەوانە بەشی هەمویان ساخ بێ بچنە لای گسکەکەش بەزان گسکەکە باسێکی گسکەکەشمان بۆ بکە بەوە چۆن ئەژەنیت بەڵێ ئەویش هەر وەکو کەمان ژەنیاری پێیەکەم ئێستا بچنە لای چین لەوەش تاقیکەینەوە بەڕاستی سەحر زۆر سەرنجڕاکێشە بابەتەکەم لای منەوە تۆ ئەم هەندێک لە کەلوپەلەکان دوجار پرسیاری ئەوەش بکەین کاک ئەتا پێمە بێت تۆ نمایشی شەکەی خەڵک ئەدبینە ڕۆژانە تا لەسەر شەقام و شوێنە گشتەکانە نمایشەکەی دوایان پارچە مۆسیقایە وەڵامی ئەوم بەرەوە خەڵک تێڕوانینی چۆنە کاردانەوەی خەڵک چۆنە بۆ ئیشەکانت وەڵام باجارێک جۆمان لەبێت سەوتەکەی بەرزیاکەن خۆش بێت سەکان خۆش کاگەتاجان اینجا بابزانین کاردانەوەی خەڵک چۆنە کاتێک تۆ لە شوێنە گشتەکاندا ئەم پارچە مۆسیقا جوانانە ئەژەنی ئەوان کاردانەوەیان چۆنە بۆ ئەم بڵێ وڵا زۆربیان باوەڕ ناکە کە من لە
شوێنە نمایشتیەکانەکە ئەم هونەرە ئیزراکەم زۆربیان ئەڵەن ئەمە تەزیل لە شتێکە خسوێتە سەری لە تێسینیە خۆی بینن تەواوی کارەکانی خۆمە زۆربیان باوەڕ نەکەن زۆربەشن ئەگەر پیان جالبەکە من خۆم ئەم کارانم دروست کردەوە خۆم ژەن یاریەکەیکەن پیان جالبە دەستخۆشیم لێەکەن و زۆر ڕێزیان هەیە بۆ من ئەوان بەرنامەی سلمێنێک کە جەنابەت بەڵێ لەی باگ نییە و هەمووی بە دەست و پەنجەی خۆی زۆربیان جگەل لە زەربەکە نەبێت کە بەڵێ زەربەکەی ترەوە شتێکی ئاساییە کە پایڕیتمێکە بۆمانەگرین باشە وەکو دوا پرسیاری من لە بەڕێزت ئایا ئەمەش کۆکردنی ئەوێ ئەوەی کە بۆ بەڵێ دقیقەشێ کۆکی کەم هەمان ڕۆژ ئەگەر ئەتمە سەر بەرنامێشتێشێ کۆکی کەم ڕۆژی زارێکی کۆکی کەم وەکو کەمان نە کۆک خاڵیە کاتۆ باشە منیش دوا پرسیارمەوەی ئەمە بە هاوین زستان بەهار تۆنەکان جاروای ئالەتەکان نازانم تۆنی خۆی ئێوێ و کاریگەری هەیە لە سەریان یان نا وەڵام من هەر بە یەکدانە کۆگلیەمی تر ئەو کۆکێکی نەرمە دەرسەکانە خۆشەکە تا زۆر بەخێر بێم ڕۆکە لە لامان خۆشی بەخۆمان باسی ئەوەش بم کە من لە دانیشتی گوندی مەڵقەرەنیم کە ئێمە لەوێ ژەنیارمان زۆرە گۆرانی وێژی باشمان هەیە من ئالێرە ڕێز و سڵاوم هەیە بۆ کاک ئەمیری شەریفی کە مامۆستایەکی بەتوانایە مامۆستاکە کە لە حەیرانە لە گۆرانیە فلکۆرانەکانی مامۆستا ماملێدا زۆر شارەزایە ئەوان شەوانە کە دائەنیشتین بەیەکۆ دەوری یەک هەمکاریمان ئەکات و ئەو خوانندەکەمان ئەوە بۆ گروهەکان و بۆ سڵاو ڕێزمانێ بۆ گوندە بەڕێزەکەتان دەست خۆش بێ زۆر بەخێر بیت و لە ڕازی بێ